أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. فمن شهد منكم الشهر فليصمه
ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سلام و رحمتی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانمان بیسەرانی ئازیز. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات. ئەڵێم اللهم كما بلغتنا رمضان تقبل منا فيه الصيام والقيام وسائر الأعمال. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم تقبل منا صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وقراءتنا للقرآن يا كريم يا رحيم يا رحمن يا الله. خۆشەویستان و ئەزیزانم، خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی تر دێینەوە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست و لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە قورئانی پیرۆزەوە ماڵ و مناڵ و دەروونمان و ڕزق و ڕۆزی و ژیانمان
پڕ لە فەڕ و بەرەکەتەکەین لە مانگی فورقان لە مانگی قورئان مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەمڕۆژ جارێکی تر لە شاری سنەی خۆشەویستەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەلامی خواتان عەرزەکەم. داواکارم لە خوای پەروەردگار هەموو هەنگاوێکمان بۆ ئەم شارە خۆشەویستە و هەموو ماندووبوونێکمان بۆ بکە بە توێشوێک بۆ قیامەتمان ئێوەش دوعامان بۆ بکەن خوای گەورە هەموو ساڵێک وەکو ئێستا بەردەوامیمان پێ ببەخشێ و بتوانین لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە بە دیداری ئێوەی عەزیز شاد ببین. لێرەوە ئەمەوێ سوپاسێکی بێپایان عەرزی هاوکارانم بکەم لە بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە لە تۆمارکردنی هەروەها بۆ تەواوی ئەو ستافەی کە لە بەڕێوەچوونی بەرنامەکە ماندوون لەگەڵمانە هەم لە کوردستانەوە زەحمەتیان کێشاوە لەگەڵمانە هاتوون هەم ئەوانەشی لێرن سوپاسیانەکەم بە تایبەت برای عەزیز و خۆشەویستمان کاک بەهزاد مەولایی کە لە ماڵ و دیوەخان و ستۆدیۆی ئەوە دانیشتوین خوای پەروەردگار بەرەکەت بخاتە نێو ماڵ و حاڵی ئینشا ئەڵڵاه. جارێکی تر ئەڵێمەوە خوای گیان بەرەکەت بخەیتە ماڵ و حاڵی و بەرەکەت بخەیتە ڕزق و ڕۆزی و ژیان و تەمەنی ئینشا ئەڵڵاه. ئەمڕۆ میوانێکی خۆشەویستمان لەگەڵە قورئان خوێنێکی عەزیز و دەنگخۆش و سەدا نورین و زێڕین. جا بۆ معلوماتان ئەم قورئان خوێنە لە شارێکی ترەوە تەشریفی هێناوە بۆ لای ئێمە زۆر بەخێریە هێنین زۆر سوپاسیەکەین کە بەدەم داوەتەکەمانەوە هاتووە پێکەوەی ناسێنین ئەچینە خزمەتی مامۆستای عەزیز و خۆشەویستمان مامۆستا ئیسماعیل زۆر زۆر بەخێر بێن خوای پەروەردگار پاداشتان بداتەوە ئینشاءڵڵا. عەزێتان کێشاوە زەحمەتان بینیوە کە تەشریفتان هێناوە بۆ شاری سنە لە شوێوە هاتوون مامۆستا ئیسماعیل چێیە و خەڵکی شارێکە خۆشحاڵە بین ئەگەر خۆت بناسیینی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. بەندە ئیسماعیلی مرادیم لە شاری جوانڕۆ لە پارێزگای کرماشانەوە و تەمەنم 38 ساڵە و کارمەندی دانشگاهی پەیامنووری شاری جوانڕۆ. یاخوا بەخێر بێن. سەلامت بێ. هەشتان ساغ بێ. مامۆستا فەرمووتان شاری جوانڕۆ پارێزگای کرماشان. بەڵێ. فەرق چییە لە نێوان شاری جوانڕۆ بڵێن پارێزگای کرماشانی جوانڕۆ سەر بە کرماشانە؟ بەڵێ بەڵێ یەکێ لە شارەکانی سەر بە کرماشانە. بەڵێ. پێوترێ ئوستان وەکو خۆتان ئەڵێ؟ بەڵێ ئوستانی کرمانشا و شارستانی جوانڕۆ. جوانە. وەک لای خۆمان پێما بێ ئێمە قەزامان هەیە مەسەلەن قەزای فڵان یعنی ئێستا شاری جوانڕۆ هەر قەزایە یان شارە بڵین وەکو نه شارستانە ینی شارە وەکو سنە شارە. بەڵێ بەڵێ وەکو سنە شارە وەلێ تر سنە خۆ ئەوێنن جزئی شاری جزئی ئوستانی کوردستانە تەواوە. جوان ڕۆی جزئی ئوستانی کرماشانە. ئاساییە بۆ ئێمە ئەگەر شارەزاییمان نەبێ و مەسەلەن کەمتر تێکەڵیمان بۆ دروست بوو بێ لەگەڵ ئەم مەنتیقەیە بۆیە لە ئێستەیە بە واجبی سەرشانی خۆمانمان زانیوە ئەم بەرنامەیە بهێنینە بەڕاستی ئەم مەنتیقەیەی سنە و کوردستانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی لە بەروی ماشاءڵڵا توانایەکی زۆر لە ڕادەبەدەر هەیە لێرە ئەو توانایە ئەتوانین بڵێن شاراوەتەوە ئێمەمانوێ دەریخێن بۆ بینەران و خۆشەویستانمان. مامۆستا ئیسماعیل قورئان ماشاءڵڵا بەرەکەتێکی زۆر گەورەی خواییە بۆ مرۆڤایەتی هەڵبەتە ئەگەر کاری پێ بکەن. ئێمە پێمان خۆشە قسە بکەین و بدوێن بەڵام زیاتر حەزمان لێ مەسەلەن گوێبیستی قورئان ببین لەبەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە. اینجا پێم وابێ جەنابەت ڕەنگە لە شوێنێک لە مناسبەیەکە لە فەرزێک لە فەرائیزی شاعیری ئیسلامیە پێشنوێژیشت کردبێ شێوازی پێشنوێژیکردنت چۆنچۆنیە و ئەو تەرتیلەی کە جەناب دەیخوێنی تایبەتە بە خۆتەوە یاخود بۆ نمونە تەقلیدی مامۆسایەکی ترە؟ وەڵا من بەحسی تەراویح هەیە جاجار لە مزگەوتەکانی لای خۆمانە ئیمامەت دەکەم و خوێندنەوەیمان بە سەبکی مەکتەبی حیجازیە
هەڵا بێژم کە تەقلیدی قاریەکی خاص بکەم بەعزی ماخۆ بووگە مەسەڵان تەقلیدی ئوستاد مەشاری العفاسیم کردووە بازی وەخت مەسەڵەن تەقلیدی محەممەد بەڕاکم کردووە یا مەسەڵان سودەیسم کردووە بەم حاڵەتانە بەڵام بیشتری وەختی لانە دەخوێنم وەکو تێکەڵێک لە هەموویان وەکو زەوقێک لە سەر خۆم و پێشکەشبانی بکە بزانین چۆن چۆنی قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين ما شاء الله قراءەیەکی بەڕاستی خۆشە یا ڕەبی دەنگت نەڕزێ مامۆستا گیان مامۆستا لە ژیانی ڕۆژانەت بە چیەوە سەرقاڵی زیاتر وەڵا هەروەها کە لە ئەوەڵۆ بەیانم کرد من کارمەندی دانشگاهی پەیامی نووری جوان ڕۆم بەبەتە دانشگا مەبەست لێی دانشگا جامعەیە زانکۆیە بەڵێ زانکۆیە جامعەیە و ئیشی کاریم لە ئەوێوە هەست تقریبا حدودی 12 ساڵە کە لە ئەو دانشگا و زانکۆ کار دەکەم و بەقیشی تر بە تەدریسی تەجوید و مەقاماتەوە و تلاوەتی قورئان خەریکین یا ڕەبی لەشتان ساڵ هیچ دەستگایەک مؤسسەیەک ڕێکخراوێکتان هەیە؟ بەڵێ من مؤسسەیەکم هەیە کە بەناو مؤسسەیە قورئان و سنەتی محەممەد ڕەسوول الله لە شاری جوان بوو هەر لەوێ بەڵێ حتمما خوێندکار و قوتابی و ئەوانەشتان هەیە؟ بەڵێ هەمانە ئیتر ئەلبەت ئەلعانە بە خاتری ئەم کۆرۆنا بیشتری مەجازی بووگە ڕاستە ئیتر زۆربەی شاگردەکانمان مەجازین و کلاسەکانمان بیشتر مەجازیە لە بابەتی تەجوید و بابەتی صوت و لەحن ئەلبەت من ئیجازەی قراءەتیشم هەیە سەنەدی حەفسە عاسم هەیە ماشاءالله لە ئیجازەشە بەخشی؟ ئیجازەشە بەخشم بەڵێ زۆر زۆر باشە یاخوا لەش ساڵە مامۆستا ئەگەر باسێک لە بانگ بکەین یعنی خۆی قورئان خوێندن و بانگدان دوو دنیای جیاوازن بە حەقەت جیاوازن لە ڕووی ئەدا لە ڕووی ئامادەکاری کەسی بەرامبەر کەسی قارێ ئێمە کۆمەڵێک بانگمان هەیە بۆ نمونە ئێستا ئێمە لە عێراق لە کوردستانی عێراق و لە هەرێمی کوردستان بەگشتی شێوازێک بانگەدرێ لە سعودیە شێوازێکی تر بانگەدرێ لە ئێران شێوازێکی تر بانگەدرێ لە میسر بە هەمان شێوە لە تورکیا بە هەمان شێوە چۆن جیاوازی بکەین لە نێوان بانگ و باشترینیان کامەیە بۆ دنیای ئەمڕۆ؟ وەڵا مامۆستاگیان ئێمە هەر لە دنیای تلاوەتە یعنی بێژین لە سڵتەکانە ئێمە مەکاتبمان هەیە ئەنی مەکاتب بەناو مەکاتب تلاوەتە قورئان ئێمە پێڵێن مەدارس مەسەڵەن مەدارسی عراقیەمان هەیە کە سبکە عراقە و چە تلاوەتی قورئانیان و هەروەها نوعی بانگ بێت لە مەدارسی عێراقی زیاتر سەرسامن بەچێ؟ وەڵا من قارەی عێراقیەکە زۆر وەلید ئیبراهیم و عامر الکاظمی زۆر خۆشن لە سەوتی هەیە شێخ وەلید ئیبراهیم بەرەو ڕەحمەتی خوا چوە ئینشاءالله خۆی پەروەردگار لێی خۆش بێ شێخ عامر کاظمیش ئێمە لە کۆمەڵێک مناسبەیە بانگهێشتمان کردووە لە یەکێک لە بەرنامەکانمان لەگەڵمان بەشدار بوو خۆی گەورە پاداشتی خێری بداتەوە لێ ڕۆست تا و ڕێز و حرمەتوان بۆی هەیە ئینشاءالله خوا تەمەنی درێژکا و قورئان خوێنێکی بەڕێز و خۆشەویستە بەڵێ واتە لە مەدارسی عێراقی ئیستیفادەتان کردووە لە مۆزوعی بانگە؟ بەڵێ باش بعد مەدارسی مسریمان هەیە کە مەکتەبی مسر یا هەر مەدارسی مسری خۆتان دەزانن کە هەم شێوازی تحقیقی و هەم شێوازی تەدویر خوێندنیان کامڵەن فەرقێ لە گەڵ مەکاتبێکی ترا و نوعی بانگوتنیشیان تقریبا تەفاوتی هەیە مامۆستا جیاوازی هەیە هەر لەناو خۆیانە لە نێوان بۆ نمونە بانگەکانیانە ئێستا مەسەڵەن
شێخ منشاوی، شێخ عەبدولباسط عەبدولسەمەد، شێخ حوسەری، کۆمەڵێک جیاوازی هەیە لە ئەدائیانە. بەڵێ نوعی ئەدائیتر چوون ئەلانە خودی قاریەکان بەخۆ قاریان و پێشوو و ئوستادە بەڕێزەکان وەکو ئوستادی منشاوی و ئوستادی الآن حتى خود أستاذ منشاوي بوسا مدرسيك راستا يعني مدرسية أستاذ منشاوي مدرسية مثلا أستاذ مصطفى إسماعيل زور راستا مدرسية أستاذ عبد الباسط وهروها مدارسية وكم مدرسية أستاذ شحات أنور كأبينن وبكركاني و كشوازي خوندنا وكان فرقي هي بلام لكل لسريك مكتبا يعني وكو مكتبي مصري أجر بانويجيك بان بدات کەسێک پسپۆڕێت بۆ بزانێک لەسەر شتەکە ئەزانێت کە ئەمە سەبکە بە سەبکە مەسەڵەن مسریەوە خەریکە تلاوەت دەکرێت یا بانگ ئەدرێت. ئێمە چۆن گوێبیستی بانگێک ببین بە دەنگی جەنابەت پێمان خۆشە بزانین بە چ مەدرسەیەک پێتان خۆشە بانگ فەرموو زیاتر؟ وەڵام من بیشترێک کە بانگ بدەم بە مەدرسەی ئوستاد مەدرسەی مسریە بەڵێ و ئێرانیش بەعزێ مواقع لە بەعزێک لە بانگ خوێنەکانی ئێران و تقليدم كردو البت زوربي قارياني إيراني الآن سر ب مكتبي مصري بانگ دادن جوانا ولی بعضی كان أويني بسبكي مثلا إيراني وبانيان داوة وكو مؤذن زاده وكو مثلا بعضی لا أو بانگ وجانه كبسبكي إيراني وبانيان داوة مؤذن زاده هر أردبيلي مثلا أو بسبكي إيراني وشون وتم حل أولو بيانم كرد إما مكاتبي تلاوت من چندين مكتبة هي يكي كان مثلا مكتبي عراق بو بله كجنابنا فرمتان مدارسي بيجن لا إيوه مكتبي مصر هي مكتبي حجاز هي وكو عربستان أو ناوشي كشورة خليجية كان وهروا إيران خويتي مكتبي كيبوغا بأمس بكي كوا مؤذن زاده بانگ دادا وحتى تلاوتي كان شايد بشوازيك لبيشوا بو سورة بوغا وهروها تركيش خوي بخوي مكتبي هي حتى النظري خوندنوا وكشوا قالي أفريقايش ك ئەوان خۆیان مەکتەبێکی جیاوازی خۆیانیان هەیە. ئێمە بەوازانین ئەو مەداریسانە ڕەنگی داوەتەوە لە نێو خەڵکە ئێستا لای ئێمە کە شێوازی ئەردەبیلی بانگە فەرمی ئێمە پێڵین فارسی یعنی هەتا هەر بە مەقامەکەڵین فارسی چکە مەقامەکە دوجار لە دەشتەوە دێتەوە بۆ ئەو مەقامە ینی بۆ نمونە ئەگەر من یەک مەقتەعەت لە بانگی ئەردەبیلی پێشکەش بکەم دواتر پێم خۆشە جەنابەت مەدرسەی میسریمان پێ بڵێ چۆن چۆنیە ئەوەی من هەڵە نەبم و گوێم لێ بوو بێ بەم شێوەیە بۆ مەسەلەن ئەردەبیلی بانگی فەرمووە بەم شێوەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر خويتي الحمد لله والله جوانا بلى أما طواويكي أتواني مثلا من كم ديخوانا كم تريخين باشا لمدرسة مصريكية شوني بۆ نمونە جیاوازیەکەی بۆن نمونەی مسریەکەی مثلا من بانگی ئوستاد مصطفى إسماعيل زۆر پێمان خۆشە گوێبیستی بین. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله ما شاء الله أحسنت 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 بكو خوي درني بلا نوعي سبكي قلنا وكي نوعي حس وحالي ما مستا براسي نفسي باشي أوي بتايبد لا حي علتين كحي على الصلاة وحي على الفلاح وجاري وهي يعني ني وعمر بيها هتا وكو خوي دري يعني توا بيام خوشة بيكوا يعني أجر إذن هبه جنابد لا حي على الصلاة
کۆپلەی یەکەم بڵێ لە کۆپلەی دووەمان من لە خزمەت بم فەرموو حي على الصلاة حي على الصلاة وحي على الفلاح حي على الصلاة أو دووەمیش بڵێ من حي على الفلاح حي على الصلاة ما شاء الله حي على الفلاح حي على الفلاح سواسانەکەم مامۆستا ئەو قاریئانەی کە هەن لێرە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریتان پێکراوە لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان لە مەحافلی نێودەوڵەتی وڵا بەتایبەت جەنابەت بەڵێ من ینی بەخۆم شخصە بەڵێ جەنابەت من لە مەحافڵێکە بخصوص لە چەند ساڵی پێشووە دادوەری سەوت بووم لە کشوەری ئەفغانستانە ماشاء الله و چەند مەحفلێکیش لە فستیواڵێکیش داوەت کراوم لەسەر لە عێراقەوە ینی بێژین لە کەلار و کفری و بەعزێ لە ئەو شارانە تلاوەتم بووە لەگەڵ بازی لە مامۆستایان سڵام و ڕۆزیم هەیە بۆ مامۆستا شێخ حوسێنی بەرزنجی یا مامۆستا حوسێنی قاری لەگەڵ ئەو براخۆشەویستە کەواتە شارەزاییشت لە مەقاماتە هەیە بەڵێ الحەمدولillah هەم ئەساسی و هەم فەرعیەکانیش بەڵێ مامۆستا هەڵبەتە ئێمە پێمان خۆش بوو بەرنامەکە زۆر لەمە زیاتر بووایە بەحەقەت بەڵام بەرەو کۆتایی ئەڕۆین و پێمان خۆشە ختامی بەرنامەکەش هەر قورئان بێ کۆمەڵێک ئاەتی زۆر جوان هەن لە سوورەتی حەشرە لە کۆتایی ئەو سوورەتەیە شێخ عەبدولباسط عەبدولسەمەد زۆر جوانیە خوێنێ بەڕاستی وایەتانە ئەگەر توانە و تااقەتی معنەویتان هەیە پێمان خۆشە بخینە بەردیدی بینەرانی بەڕێز دواتر ئینشاءڵڵا کۆتا بڕگەی بەرنامەکە پێشکەشەکەین و ماڵاوایی لە ئازیزانمانەکەین بەڵام پێشتر پێمان خۆشە گوێ لە جەنابەت بگرین البته من چون دورانی مناڵیەوە تقلیدی ئوستاد عەبدولباسطمان کردووە زۆربەی تلاوەتەکان من علاقەم بەسەر ئوستاد عەبدولباسط بوو بەڵامی تر دوای ئەوە کە بۆ تقریباً بێژم لە سنینی بانترەوە لازم بوو بۆی شارەزایی لە بەعزێ لە مەقامەکانە واردی بازێک لە قاریەگەل وەکو ئوستاد مستەفا ئیسماعیل وەکو ئوستاد منشاوی ئوستاد شەحات هەڵا ئینشاءڵڵا تقلیدێکی ئوستاد عەبدولباسط دەکەم هەرچەند شاید بەکۆکۆ خۆی دەرنێت بەڵام بێگومان إنشاءالله. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. الله أحسن. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا. الله. 20 سنة كم؟ 20 سنة. 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 20 سن
لرأيته خاشعا متصدعا من خشية الله. ما شاء الله ما شاء الله أحسنت. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا لرأيته خاشعا متصدعا من خشية الله. ما شاء الله. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. ما شاء الله. طيب الله وانفاسك ماما صيجان، موفق بنا عاقبة خير إن شاء الله. ماما صيما لخدمتي جنابتها هديك من آمادية أجر إن شاء الله ليش مع قبولكي إما أم قرآن مبارك وجوانا من بيشكش با جنابت كردوه البته ما شاء الله إلي بهم هروكو زانياريك بو جنابت أم قرآن كوملك تايبت من دي تيايا بسم الله. ما صاحجان أم قرآنا كأما ذكروا تفسير كي كراوا وكو شعري لي كراوا بشيوي الشعر تفسير كراوا وقتك آياتك اللي ركوتاي بيده تفسير كي شلي هر كوتاي بيده طبعا بزماني فارسي كراوا يومانا سودي زور لي بينن خوي گەورە لە خاوەنی قبولی کرده بێت بەڕاستی پێوەی ماندوو بووە مؤلفەکەی و ئەوەی کە عفوان ئەوەی کە نەزمی کردووە بۆی بە هەڵەیان نەچین بەناوی القورآن الكريم پەرتووی ئاز مەفاهیم قورآنی مەجید بە نەزمی فارسی. اینجا نازانم بە فارسی باشم خوێندەوە بەڵێ بەڵێ باش چۆن خوێنیتەوە ئەگەر جەنابەت بیخوێنیتەوە هەرتووی ئەز مەفاهیم قورآن کەریم بە نەزمی فارسی دەستەکان خۆش بێ قورآن مەجید لەلایەن عەلی ئەحمەد زادە مۆسڵح ئامادە کراوە خۆی گەورە پاداشتی خێری بداتەوە ئەمە دیاری جەنابتە ئینشاءڵڵا پێشکەشت بێ ئێمە سپاسی جەناب دەکەین بۆ ئامادەبوونت خۆی پەروەردگار ئینشاءڵڵا پاداشتی خێرت بداتەوە ماڵاوای لە جەناب دەکەین و هەروەها لە بینەرانی بەڕێز و خۆشەویست تاڵکەیکی تری بەرنامە بە دیداریان شا دەبینەوە بینەرانی خۆشەویست سپاس بۆ خوای تەعالا کە تەمەنی پێبەخشین لە شاری سنەوە میوانی ماڵەکانتان بووین تکاکەم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خوای پەروەردگار پاداشتی خێری ئێوە و ئێمە و ئەو ستافە بەڕێزەش بداتەوە بیکا بە تۆشیێک بۆ قیامەتمان تاعەت و عیبادەت و پەرستش و ڕۆژوونێژی ئەم مانگەتان قبوڵ سپاس بۆ جەنابی مامۆستا ئیسماعیل کە لە شاری جوان ڕووی خۆشەویستەوە تەشریفی هێناوە بۆ شاری سنە بۆ لای ئێمە سپاس بۆ هاوکارانم جارێکی تر ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.